وستان لە بڕگەی بابەتی ڕۆژ ئەمڕۆ لەگەڵتان بەردەوام دەبین هەڵبەت لەم بڕگەیە میوانداری شاعرێک دەکەین و باس لە ئەزمون و هاوکات ژیان و ئەزمموی نووسینی لە بواری شار دەکەین. ئەویش زۆر بەڕێز محەممەد نەسرەدین گوڵمکەوەیە کە زانین باس چۆن باس لە ئەزمموی خۆی دەکاوە هاوکات ساڵی چەندەسی داوەتە نووسین وەروە ئەو شاعرانی کە ئەو نووسیوەتی کاریگەری کام شاعری لەسەر هەبووە وەروە بۆ نمونە هەنە کەسێ لە شعری حوڕا هەنە کەسێ شعری کلاسیکە هەنە کەسێ لە شعری نوێگەری کوردیە خۆی دۆزیوەتە یاخۆت کاریگەری شاعرانی نوێگەری نوێخوازی کورد لەسەری هەبوونە بابزانین ئەو لە کام ڕێچکە خۆی ئەبینێتەوە. کاک محەممەد زۆر بەخێراتی بیانی باش ژیانە باش خۆشحاڵی خۆم بە خۆشحاڵە زانم لە خزمەتیەوەیان زۆر بەخێر بێت یاخوا سەلامت. کاک محەممەد بەگشتی ساڵی چەند دەستدایە نووسین و بۆچی شعرت هەڵبژارد و هۆکارەکانی چی بوون؟ بەڵێ وەڵام من هەر سەرەتا کە چاوم هەڵێناوە لە ماڵی خۆمانە دیوان هەبووە بەڵێ وەگە گێڕنەوە باوکم دۆستی ئەدەب و شعر بووە دیوانی خانە و پەندەکانی پیرەمێرد و ئەمانە لە ماڵمانە هەبووە تر خۆشەویستیەک لام هەبووە وەکو دەستپێکردنم لە 2015 تقریبا نووسینەکانم بەڵاو کردەوە لە پیشەکەت بەدەل لە شعر چی ئەنێ بینم لە پاڵ پێشمەرگایەتیدا شعر بۆ ئەوین و باڵای نیشتیمان دەنووسێت بەدەل لە نووسین تۆ چی پیشەیەکی دیکەتەیە کاک محەممەد؟ وەکو پیشەی ڕۆژانە بڵێ بەڵێ نانەوام من لە نەوتوگازم بڵێ لە سلکی نەوتوگازم بەڵام وەکو لە ماڵەوەم ئیشی نانەوایەکەم. زۆر باشە. کاک محەممەد خاوەنی چەند کتێب و ناوینکەی شعرێت؟ وەڵایی بەداخەوە تا ئێستا هیچ شینێکم چاپ نەکردووە بوارم بۆ نەگونجاوە. بەڵام چەند بەرهەمت هەیە چەند شعرت هەیە؟ تقریبا ئەچێتە 200 شعرێ. زۆر باشە. پێمان خۆشە بەرهەمێکمان پێشکەشکەی شعرێکمان پێشکەشکەی فێر بەڵام بەگە هاوێن هاوکارمان با دەنگی میوزیک بێت بۆی کە لەگەڵ میوزیکە فەرموو. ئازیزەکەم بگەڕێوە با چۆڵی ماڵم ئاوا بێ دەردی بێتۆیی کوشتمی هەتاکەی حاڵم ئاوا بێ زۆر ئەترسم نەتبینمەوە خۆری تەمەنم ئاوا بێ بڕوا بکە لە دووری تۆ لە گیانی خۆشم بێزارم دیدە پڕتەم بێدەنگەدەم وەکو لاڵێکی بێزارم بڕوا بکە بیرت ئەەکەم دڵنیام تۆش بیرم ئەەکەی لە دووریت ئۆقرە ناگرم بەم دووریەت پیرم ئەەکەی ئەگەر ڕۆژێ تۆ بینیمت 100 ساڵم و تەواو پیرم بۆیە هەرگیز بڕوامەکە ناوی تۆ دەرچێ لە بیرم. پێم خۆشە باستی ئەو شعرەمان بۆ بکەی کەی نووسیوتە و چی بوو؟ ئەو شعرە وەڵا کۆمەڵەشت لە پشتێوەیە دیارە زۆر نییە تەمەنی تقریبا هەر ساڵێکە بێ ئیتر شعرەکەم خۆشەویستی ئەوین تا چەند کارگەریە بۆ لەسەرت نهر ڕەنگە بۆ ماڵی خۆمان نووسی بێتم ڕەنگە دوورکەوتنەوە و دابڕانی هەبوو بێ ئەمانم نووسی بێ ئەم شعرەم نووسی بێ. زۆر باشە. تاکو چەند گرنگی بە ناونیشانی شعرەکانت ئەدەیت ئەو ناونیشانی کە بۆ شعرەکان هەڵێ بژێری و چۆن هەڵی ئەبژێریت؟ بەڵێ ینی ناونیشان مەبەست هی شعرەکانت هی شعرەکان بڵێ خۆی من لە شعرە حەزم لە کەم و پوختە ینی حەزم لە درێژدا دڕی نییە بۆیە زۆر ئینەکانیشم بە چواری نەدەست پێەکە خۆی شعر هاواری ویژدانە مەسەلە ناخەوە ئەو کەسە ئەوێ شتێک بگەیەنێ منیش حەزەکەم لە چوارینەیەکە یان لە شەشینەیەکە کۆمەڵێ وشەی کوردی جوانی تێکەم کە خوێنتەوە ئیتر گەورە و بچووک و هەموو ئاستەکان لی تێبگەن. زۆر باشە. باسیوت کردکەوە پێت خۆشە کۆمەڵی وشەی کوردی جوانی تێبکەی پێم خۆشە بزانم هیچ وشەیەکی عەرەبی یاخود زمانەکانی ترت بەکارهێناوە؟ بەکارهێناوە بەڵێ چونکە من خوێندنەوەم کەمە هیچ دیوانێکش نییە لە ماڵمانای سەحارێن نم خوێندەوەم کەمە لەبەر پیشەکەم بەڵێ وشەم هەیە وشەی عەرەبیم هەیە بە ناچاری هێناومە. ڕاستەکەی شاعیرە کلاسیکەکان زۆر جاوشەی بیانیان لە شارەکانیانان بەکارهێناوە پێم خۆشە بزانم شاعیرێکی کلاسیک یاخود هی ئەم سەردەمەش بێت کاریگەری لە تۆ کردو یاخود شارەکانت پێ خۆش؟ وەڵایی ئەم سەردەمە زۆر سەرسامی مامۆستا عەبدوڵڵا پەشێو بوو ماوەیەک شتەکانی زۆر جوان بوو بەلامەوە
وەکو قەدیمەکانیش تەسیری پیرەمێردم زۆر لەسەرە. کاک محەممەد بۆ نمونە ئەڵێ ئێستا ناخوێنمەوە بەڵام زۆر جار ینی بەشێک لەو شاعرانێکەوە ئەزمونێکی درودێشتانەیە دەڵێن کە شعر ینی خۆپڕکردنە ئیلهام نی ینی ڕەنگە لە حاڵەتێک بۆ تو ئەم پارداغە کە شکا داد بەعرداشکا ینی لەم تراژیدەیە لەم کارەساتە شتێکت لا خوڵقی شعرێکی بەسەر نووسی بەڵام مەرزنی هەموو کاتێک ئیلهام بێتە هاوکو دڵی ئیلهام بێت و سروش بێتە خوارە بۆ تو بینوسی و خوێندنەوە ضرورە بۆ شاعر ینی بە قوتابخانە شعرەکان من نەمود ناخوێنمەوە وتم کەم ئەخوێنمەوە ینی هۆکارەکانی چی ینی وەڵای هۆکارەکانی هەر سەرقاڵی خۆم و ڕەنگە تۆزێت تەمەڵیشی تیاابێت تەمەڵی کێشەیە زۆر باشە پێمان خۆشە شارێکی تریشمان پێشکەشکی فەر ئازیز ئەستێرەی ئاسمانی بەرزم بەرسیلەی سەوزی ژێرگڵاو تەرزم ڕووناکی خۆری تاریکی ژینم سەرچاوە و چاوگەی عشق و ئەوینم هیوا و ئومێدی مان و ژیانم دەوا و دەرمانی دڵی پڕژانم بەیداخی دەستی ڕۆژانی سەختم ژیلەمە و شەمچەی ژوانی بەختم ئارامی دڵ و گەرمی هەناسم بوویتە ناسنا و ناو و پێناسم چارەی برینی بە ئازار و سۆم خەڵاتە بۆ من کە خەڵاتی تۆم. پێمان خۆشە باسێکی و شاعرەشمان بۆ بکەیت. وەڵا شعری زۆرم لەو هینایە ئەم شعرەیش تقریبا هەر لەو بابەی هینا هەروە ڕۆژێ دوانیان بینە بەڵێ هەر تقریبا بۆ دووریە بیرکردنە. باشە نیشتیمان ڕگەزی بەرامبەر لە شعرەکانی توێ ڕەنگی داوەتەوە یاخودنا؟ بەڵێ تەبعاً ڕەنگی داوەتەوە شعری نیشتیمانیشم هەیە. نیشتیمان پێش هەموو شتێکە لای من. ڕستان پێشمەرگەنەوە هۆکار بووە؟ وەڵاهی شەرت نییە هەیە پێشمەرگەیش نییە و چەکداریش نییە نیشتیمانەکەی خۆشەویستە بەڵ. بەڵام بۆ نمونە زۆر جاوتری سارە لە نیشتیمانێک جاری وا هەیە قەدری نووسەر قەدری شاعیر قەدری خەڵکی داهێنەر قەدری خەڵکی قەڵەم بەدەست ناگیرێ بۆ نمونەکو شاعر دەڵێ بەڵێ دیارە لە ناو قەومی بەسیتە قەدری سەنعەتکار وەک عەکسی قەمەر وایە لە ناو حەوزێکی لێخندا شێک لە شعرانی یاخود هەیە من دەڵێ منیش بڕێک چونکە خاوەن هونەر بووم هەمیشە ڕەنجەڕۆ بووم دەربەدەر بووم ینی لە وڵاتی خۆی لە شاری خۆیە بۆیە نیشتیمانی تا چەند گرنگە باوەش بە خەڵکی داهێنەر و خەڵکی قەڵەم بەدەسا بکات. بەڵێ زۆر گرنگە لەبەرەوەی نیشتیمان ئیتر خی گەورە وای خڵقاندەوە خۆشەویستی لە ناو خوێن و دەمار و دڵایە کە ئەوەی کار بەدەستی نیشتیمانە ینی نیشتیمان ئەبا بەڕێوە ئەکەوێتە سەر ئەوە. بەڵام ئێمەی کورد من لە خۆمەوە سیرەکەم گوێم نەداوەتەوە نیشتیمان هەر خۆشەویستتر بۆ لام هەرچەنە بینیومە بە زەلیلی و بە ژێردەسەی ئەو نەیتر خۆشەویستتر بۆ لام چونکە ئێمەی کورد هەر لە ژێردەسەیە بووینە بۆیە زەحمەتە بۆ چرکە ساتێکیش خۆشەویستی نیشتیمان لە دڵما دەرچی. باڵێ بەڕێستان لە چۆرە کۆمەڵایەتیەکان شارەکانتان بڵاوەکەنە پێم خۆشە بزانم خەڵکی پێی چۆنە لە کۆمنتەکان چیت بۆ نووسرێت داوای چ جۆرە شارێکت لێکرێت؟ بەڵێ وەڵای من هەر لە بڕی ئەو فەیسبووکەی خۆم بەڵاوەکەمەوە باڵە تر هاوڕێ زۆرم هەیە زۆر دەستخۆشیم لێەکەن هەنێ لە هاوڕێیانیش يعني زۆر حەزیان بە شعری وەزن و قافی نییە حەزیان لە شعری حڕە. بەڵێ ئیتر زۆر جار داوایەوەم سەردەمەکە گۆڕاوە ینی بۆ نەجاران کە باس لە وەزن و قافیەکرا خەڵک بە چێژەوە جوو لێگرت ڕاست بۆ منەک ینی کە کاتێکە ناری دەڵێ بەدەمەوجی خوێنی ئەشکەوەم بڕوانە چۆنم بۆت دەروونم کەیری زوخی دەرد و خەم بڕوانە چۆنم بۆت ڕەفیقی سەگ حەزی بکوشتمە سیر کە چۆنی بۆم دوعا بۆ دەست و تیغت من دەکەم بڕوانە چۆنم ینی جاران بۆن مەسرێکی خەڵک باش لە وەزن و قافیەدا ئێستا پێت وایە سەردەم گۆڕاوە لەگەڵ شاری حڕا خەڵک ئاوێتە بووە؟ وەڵای ئەبێ سەردەم تەبعاً دەوری هەیە چونکە ئەوانەی کە داوای ئەوە لە منەکەن هەمویان لە خۆم زۆر مناڵترن تەمەنیان مناڵترە بەڵام ئەوەی کە لە تەمەنی خۆم و بەسەرەوایە زۆر بەلایەنەوە جوانە هەین زۆر دەستخۆشیم لێگەن هەم لە کۆمنتا و هەم کاتی ئەم بینن لە بازاڕە
بەڕاستی منی زۆرم پێخۆشە کە ئەوان بەدڵیان زۆر باشە پێمان خۆشە بەرهەمێکی تران پێشکەشکی فێر هەر ئەوینداریە نیشتیمانی کەیفی خۆت چیت پێ باشە ئارەزوی خۆت. من لە خەبات بەردەوامم من لە خەبات بەردەوامم تا ڕۆژی ئاخر نەفەس سربەخۆیی مافی خۆمە ڕۆژێ دێ ئەیهێنمە دەست با دەستی زاڵمی ڕۆژگار زنجیری تونکا لە دەستم ناتوانێ لە دڵ دەرکا ئامانج و هیوا و مەبەستم کێوەکو من لەم پێناوە بە ناحەق خوێنی ڕژاوە کێوەکو من بۆ نیشتیمان دەریایە خوێنی داوە کێوەکو من هەرچی گردەڵۆکی سەرسنوورە بە خوێنی مێرخاسانی خۆی ئاڵ و سوورە بۆیە پەیمانی ئێمە هەتا ئەو ڕۆژەی ئەمرین با بە گوڕگوڕ گەرمی ناخە و دوا سنوورمانە حەمرین سەر خۆش کاک محەممەد هەروکەوە زانینکەوە خوێندنەوە گرینگە بۆ شاعر لەگەڵەوە شاو ترێزکەوە پەیوەندی نێوان شاعیران و گفتوگۆکردن سەبارەت بە شعر و ئەو بابەتانە گرینگە بۆ شاعر تاکو چەند پەیوەندیت باشە لەگەڵ شاعیرانی تر و گفتوگۆکەن بەڵگە ڕەخنەت لێ بگرن ڕای تۆ چییە پێم خۆشە باسیەوەمان بەڵێ بەڵێ من بە حکمیەوەی لە چەمچەماڵدا ئانیشم لە سنووری چەمچەماڵە شاعیری زۆر باشمانەیە بەڵێ ڕۆژانە یەک ئەبینین پەیوەندی بە یەکەواکەین دانیشین لەگەڵ یەکە من ڕەخنەم زۆر پێخۆشە سوودت وەرگرتووە لەو بەڵێ زۆر ژانی سەیرەکەی شعرێ پۆستەکەم یەکسەر تەلەفۆنم بۆ کەن ئەگەر شتێکیان بەدڵ نەبێت زۆر جا بە قسەیشیانم کردووە وشەم دەرهێنا و وشەم خستێتە شوێنەکەی هەروەها منیش تێبینیم هەبوو لەسەر شعرەکانیان بەڵێ پەیوەندیمان هەیە بەردەوام ئاگامان لە یەکتری هەیە چ شتێکی پیرەمێرد کاریگەری هەیە لەسەر ینی باس لۆکەوە پیرەمێرد لەسەرم کاریگەری هەبووە چوارینەکانی بۆ نمونە چوارینەکانی زۆر بەلامەوە خۆش بووە یعنی پەیامێکی هەڵگرتووە گەیاندوێتی مەخسمە بەستمەوە ینی بەس چوارینەکانی بۆ تەسیرە بۆ لەسرم بۆ منە چۆن دەوترێت لە شەرع شەرم نییە بڕۆکە لە نووسین و ئەدەب شەرم نییە بۆ پیرەمێرد لە شوێنێکا دەڵێت کاتێ خۆشی کرد لە بەرناکەسێ پێ دەڵێ ئەها چۆن لێمەترسێ باشە لە هەندێک شوێن دەڵێ بۆ نمونە ئەمر بە معروف و نەهی لە منکەر هیچ سوودی نییە لەگەڵ قەومی پەرژین بێکە ئەمە نەناوە یا لە شوێنێترا ببووراڵێ بەماینی یانوت حیلە حیل چیتە وتی نابینن کلکم چەند قیتە یعنی ئەم شتانەی هەیە یان دەڵێ مەسەن نەسیحەت ناچێ بە مێشکی پەرژین بێکەردا شێوی بزمار بچێ بەبەردا هەڵبەت بێگومان ئەم شاعرێش ینی معاناتێکی هەبووە لەگەڵ کۆمەلگا لەگەڵ دەوڵەتدا لەگەڵ واقعی ئەو سەردەمی خۆیان کاتێکا پیرەمێرد کاتێکە لە ئەستەمبول بووە ینی هاوشێوی حاجی قادری کۆیان کە گەڕانەوە کوردستان لەگە خۆیان نوێگەریان هێناوە ینی خزمەتی نووسین و قەڵەمیان کردو بۆیە من بەش بە حاڵی خۆم ڕەنگە پێچەوانی ڕاگەیان کارەکان یاخود میدیاکارەکان دیکە هەندێ بابەتی کلاسیک یاخود کۆن هەن پێیان عیبە یاخود نەنگی بە لە شاشە بڵێن بەڵکو من شانازی بۆ دەکەم کە گەلەکەم خاوەنی حاجی قادری کۆینێ کۆیە خاوەنی پیرەمێردە خاوەنی پەشێوە خاوەنی شێکۆ بێکەسە خاوەنی نالی مەحی ئەوانەیە و هیچ کاتێک ینی خاوەنی ئەحمەدی خانی کاتێک کە مامۆزین دەنووسێ کە دەکرێت بە عەرەبی وەردەگەڕێ بۆ عەرەبی بەداخەوە بینی نووسەری عەرەب یاخود وەرجێری عەرەب پێشەکی مەموزین کە بە کوردی باس لە کوردستان نیشتیمان دەکە هەڵی دەگرێ بەداخەوە لە ئێستا نووسەرەکانی خۆمان نهێنە جواب لە هەمبەر ئەو کارەساتی کەوا ڕووەدا بۆ یعنی بۆ کوڕۆمکردنەوەیەک زۆر باشە بینە سەرەوەی کە ماڵەوە دەوروبەر خانەوادا بەگشتی ینی خانەوادی خۆت تا چەند پاڵپشت و هاندەرتن باشن ینی کە شتێکە نووسم دەستخۆشم لێەکەن پێیان باشە بەڕاستی هاندانی ئەوانی زۆر گرنگە بۆ من کە کاتێ شتەکانم ئەبینن یا لە بازار لە شوێنێکە بەیەکەوەین کەسێکە بینم دەستخۆشیم لێەکە ئەوانیش پێیان خۆشە و وەهانم ئەدەن یان جاروایە ئەبینن کە خەریکی نووسینی شتێکم ئیتر چۆن بڵێ فراغێ بۆ شایەکم بۆ دروستەکەن ئەوە ئەگەر داواکاریشیان هەبێت داوای ناکەن لەو کاتەیە چونکە ئەزانن من خەریکی شتێکم بەڵێ زۆر هانمەدەن لێرە سوپاسیانەکەم ئەگەر ئەوان نەبوو نایڕەنگە من نەمتوانایە ئەم شتانە بنووسم زۆر باشە بە گومان لا بەرهەمێکی سەر بێ فەرموو
کەرکووک برینی ساڕێژ نەکراوم سەر چاوە و چاوگەی فرمێسکی چاوم شادەماری دڵ ئاوی حەیاتم کزەی هەناسەی ساردی هەناوم خوێنی دەمارم شاری شارانم جێدەست و شوێنی باو باپیرانم خیانەت بۆتە کە لە بچەی دەستم گەرنا کوڕەکەی جاری جارانم. دەست خۆش بێت. سەر خوێنەوە. ئەگەر باستێکی و شعرەمان بۆ بکەیت. ئەمە لە سەرەتای شەڕی نەگریسی داعشا بوو. ئێمە کەوتینە قۆڵی دووزەوە. ئەیتر کە ئەو هینێش هات بەسەر کەرکووکە ئەلەو کاتەیان نووسین. یعنی من خۆم لە قۆڵی دووزەوە بووم هاتین بەسەر کەرکووکە بەڕاستی بڕوا بکە لەگەڵ هاوڕێکامانە هەتامان ڕەنگ هەر گریا بێتی کە بینیمانە وەزع بەسەر کەرکووکە هات. یعنی کەرکووک پێشتر وتم نیشتیمان ئاوێتە بە لەگەڵ خوێن و دەمارەکانە بەداخەوانی بەهۆی سیاسەتی ناحکومانی بوونی هەندێک کەس بە عەڕابی سەر بەخۆی بەڵام بەداخۆ بینیمانکەوە ئەوە ڕوونێتەوە بابەتێکی دیکەیە. وەڵام پێم خۆشیان جوترین شعر بخوێنینەوە بخوێنیتەوە کاک محەممەد جانەکەم. ئەگەر شارێکی دیکەت ئامادە بێت چکە کەمترین قسە و زۆرترین شعر ئینشاڵڵا ئەمەش هەر بۆ کەرکووکە. ڕۆژێ دادێ شوێن پێی دوژمن لە کەرکووکم ئەسڕمەوە ئەوەی دەستی بۆ درێژکە دەست و پەنجەی ئەبڕمەوە بە شەو و ڕۆژ یادت ئەەکەم کەرکووک بە یادی تۆوە مەستم ئەمڕۆ بێ یاخود سبەی بە خوێنی خۆم ئەتکڕمەوە. سەرە خۆی کاک محەممەد گەر هاوکاری بکەیت هاوکاری تۆ بکەن بۆی کەوا نامیلکەیەک بە چاپگەێنی ئامادەیت شارەکانت ئامادە کردووە جیات کردوونەتەوانیکەوە شارەکان تۆزێ فەربەڵاو ینی نووسیومە سەرەکەی لە دەفتەرە بچکان نووسیمە دامناوە نەوەڵاوە کۆکردنەوە کۆم نەکردوێتەوە بەڵێ ئەگەر هاوکاری مەکەن بە خۆشحاڵی وەرەوەڵا حەزەکەم. زۆر باشە. ئەو شێرانی کە سەرەتای دەست پێکردنت بە نووسینەوەی شعر دەست پێ کردبوو ئەگەر هاتو ئێستا بیخوێنیتەوە هیچ گۆڕانکاریەکی تیاکە یاخۆت هەرۆکو خۆی ئەیان هێڵیتەوە؟ وەڵا جار وایە سێرەکەی لە نیوە بڕگەیەکە بەڵێ وشەیەکت بەدڵ نیە لادەی وشەیەکی تری کوردی خیتە شوێنەکەی من هیچ پێم هین نییە بەس وشەکە مادام وشەیە کوردی لادا کوردیەکە خستە شوێنەکە قەینە بەس وشەی عەرەبی یان وشەیەکی بیانی نەخیتە شوێنەکەی چونکە من زۆر ڕقم لە وشەی بیانیە وشەی قورس و گران کە هەنێک کەس لێ تێناگا حەزم لەو نووسینانە نییە. ڕنگدانەوەی بیرینەتەوەی تا چەند گرنگە لە شاعر هەبێت بوونی زۆر گرنگە زۆر گرنگە بیرینەتەوایەتی بە تایبەتی بۆ ئێمە کورد زۆر گرنگە. زۆر باشە. کاک محەممەد دەبینی کەەوە گەنجانی ئێستا زۆر دوورن لە ئەدەب و شعری کوردی یاخود شعر ئەوەندە ناخێننەوە هۆکارێکی بۆ چیە گەڕێتەوە؟ وەڵای من هۆکارەکەی هەم بۆ خەمساردی شاعیرانە گەڕێنمەوە و هەم بۆ لایەنی پەیوەندیدار وەکو وەزارەتی ڕۆشنبیری کەویش پەیوەندە بە حکوومەتەوە باز هەرچێکەکەی هەرڕاتەوە بۆ لە تەکەم تەرخەمی وانی شتیایە گرنگی نادەن بڕوا من یعنی شاعیری وا ئەناسم شتی زۆر جوانیەیە بەڵام لە ماڵەوە دایناوە تۆز گرتوێتی ینی قابلی ئەوەیە ئاور لە شاعیران بدرێتەوە. قەت بۆ لە کاتی نانەوایی تا خەریکی نان پێوەدان بووی شوێنە کاتوێ بەیاتە؟ وەڵا زۆر جارا هاتووە ینی شتم بۆ هاتۆ لەو کاتەیە ئەگەر شتێک بکەوێتەوە بیرم لەو کاتانەیە شتم بۆ هاتووە هەلە کاتی ئیشە. بەڵێ بەڵێ ئەمەم لە کاتی ئیشانووسی. باشە با میوزیک بڕوا کە کامەران لەسەرەوە هاوکارمان بە حەزەکەی دووسێ شار بێکەوە ئەگە ئاسایەکە بێکەوە ینی بیبونجێنی و ها بیرکەنی بێکەوە. بەڵێ ئەگەر بە ڕۆژ برسی و بێ ئاو نان بم بە شەویش تەنیا و بێبەرگ و بان بم بەڵەن بێ بۆ کەس سرم نەکەم شۆڕ هەتا ئەو کاتەی ئەم خەنە نێو گۆڕ
دەستت نەگرتم لە شەوی ترسا گوێت لێ نەگرتم لە ڕۆژی پرسا ئیتر بۆ منت ئەکەی بە سەرما بەرگی منەتت ئەکەی بە بەرما زۆر بێ منەتم لە تۆ و لە گشت کەس من منەتباری خوای گەورەم و بەس گەر نانیش منەتکا بڵێ من نانم لە برسا بمرم ناهێڵم کەوێ لە دانم ئەمە تقریبا وەک نەسیحەت وایە مانەی پێ لە بەڕێی خۆت زیاد ڕامەکێشە چوون زیادە ڕەوی ئەبێتە کێشە تەنانەت کاتێ کەوتیتە گوفتار چی لە دڵتایە مەیخەرە سەرزار بۆیە پێت ئەڵێم هێندە زۆر مەڵێ نەوەک بێ ئاگا بشکێنی دڵێ ئەمەیش کە یەکەم مناڵمان بوو دایکم زۆر ئەیوت جەرگ زاڵمە منیش گاڵتەم پێ هات بەڵام کە مناڵی خۆم بینی زانیم کە وایە بۆیە ئەم چوارینەیە نووسی بیرم دێ دایکم ئەیوت کوڕەکەم جەرگ زاڵمە شیرینتر لە خوشک و برا لە هەرچی مام و خاڵمە منیش ئەموت ناوانیە ئەویش تەنها مرۆڤێکە کەچی ئێستاکە ئەم بینن منیش هەر هەمان حاڵم سپاس بە ئامادەبوونت لا کۆتاییە ئەدواوتێ بەڕێزت چێ فەرموو زۆر خۆشحاڵ بووم بەڕاستی نازانم چۆن وەسفی بکەم هەر زۆر خۆشحاڵ بووم کاتمە ئێرە ئێوەی بەڕێزم بینی یاخوابی ئەوەی بن بەڕاستی زۆرم پێ خۆش بانی هەر لە ماڵ بەڕێکەوتم لە ئێوارە چاوەڕێم بوو کە خۆش هەمیشە لە بەختەوەریابیت خۆت و ماڵ سەلامەت خەبەت شتێکم نووسی بوو ئەگەر مەجال ئێمە کۆتایی پێرین بە شارێکی تۆ کۆتایی بە بەرنامەکەین باشە دەست تۆش خۆش بێ دەستی هاوڕێیان خۆش بێ لای منەوە ماڵ ئەوە و هەموو لایەکتان لە شادیا بن خواتان لەگەڵ فەرموو کاک محەممەد با میوزیک بڕۆ و کۆتایشم بۆ یادی هاوسەرگیری بڵێ نووسیەوە دەیساک بێت تەمەندرێت و بەختەورم بێکەوە ئینشاءالله چواردە ساڵە ترپەی دڵ و هەناسەمی چواردە ساڵە فەریکە قەزوانی نێو کاسەمی چواردە ساڵە ئارامی ڕوح و گیانمی چواردە ساڵە مایەی خۆشبەختی ژیانمی چواردە ساڵە بەرسیلەی ژێرگەڵا و تەرزی چواردە ساڵە ئەستێرەی ئاسمانی بەرزی کە تۆم ناسی چوویتە نێو خوێن و ناخم کە تۆم ناسی بوویتە جێ و شوێن و باخم کە تۆ هاتی بووی بە هاوخەمی ڕۆژانی سەختم کە تۆ هاتی بە کۆتا هات ژانی بەختم لێت پیرۆز بێ ساڵ ڕۆژی هاوسەرگیری خۆشم ئەوەی ئێستا و دواتر کاتی پیری چواردە ساڵە ئەم بەروارە تێپەڕیوە بڕوا بکەوا ئەزانم ئێستاکە تۆم ناسیوە چواردە ساڵە لەگەڵ ئەودا وا ئەزانم لە گەشتم دەسا خوایە لەو دنیایش بیکە بە حۆری بەهەشتم